ساڵی 2007 یەکێک لە سەرکردەکانی داعش لە لیبیا دەستگیر کرا بە ناوی بنیامین عفریم. سەرکردەیەکی داعش بوو، دەرکەوت کە جوولەکەیە. هەمووتان ممکنە زۆربەتان سۆشیال میدیاتان هەبێ بنووسن بنیامین عفریم سەر و فەکس و فەساڵی ئەم کەسەتان بۆ ئەهێنێتە پێشەوە کە سەرکردەیەکی بەرزی داعش بوو. گیرا دەرکەوت کەسایەتێکی گەورەی جوولەکەیە لە دەستگای هەواڵگری ئیسرائیلەوە تەمیل کراوە و گەورە کراوە و پەروەردە کراوە. خۆشەویستان، دروستکردنی داعش کەس نەیوێرا بڵێ دەستی جوولەکەیە. لە ساڵی 2014 کە دروست بوو یەکەم شوێن پەلاماری کوردستانیدا خوێنی کوردی حەڵال کرد، خوێنی گەورە و بچووکی حەڵال کرد، هەمومانی بە کافردانا، کافر مشرک، هەر ئەو دوو کەلیمەیە فڵان کەس کافرە خوێنی حەڵالکە. شار نەما لە عێراقا ئەوەی بۆنی سوننە مەزهەبی لێوە بێ شارەکانیان داگیر کرد، مزگەوتەکانیان ڕووخان، مەرقەدەکانیان تێکدا، خانوەکانیان هەپڕون کرد. کەس نەی ئەوێرە ڕوو لە مزگەوتیش کوواک ئەوەی عەقیدەیەکی ڕاست و دروستی هەبوو سەری خۆی هەڵگرت و ئەو شوێنەی بەجێ هێشت. ئەی خێرە ئێستا ئەمە بۆ ئێمەیان بە کافردانا کە ئێمە ئەمە موسڵمانی هەمووی دەست بەدەست نوێش شەڕیان لەگەڵ کووردا کرد، لەگەڵ عەرەبی سوننا کرد. بۆ نەڕۆشتوون ئەوە سەهیۆنیەت جوولەکە بەرامبەر ئیسلام، بەرامبەر خاکی موسڵمانان، بەرامبەر بەیت المەقدیس پیرۆستترین خاک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەوێوە چووە حوزوری پەروەردگار. جوولەکە بەرامبەر ئەوانە ئیش ئەکا بۆ ناڕۆن ئیعلانی جیهاد بکەن ئەگەر ڕاستەکەن، ئەگەر ئەوانیش بە کرێگیراوی دەستی جوولەکە نین، ئەگەر ئەوانیش لە دەستگای موسادی ئیسرائیلیا پەروەردە نەبوون و گەورە نەبوون، بۆ ناسن دیفاعی بکەن. بەڵێ بەشکەکانی ئەوان لێرە، ئەوانەی کە هاو فکرە و هاو عەقیدەی داعشن، سێرەکەی ئەوانیش بێدەنگ سمم بوکمون دانیشتون یەک کەلیمە قسە ناکەن، کەلیمەیەکی حەق. براخۆ ئێمە چیمان ئەوێ؟ ئەوان چیان لە ئێمە ئەوێ؟ ئەوان دوعای خێریان ئەوێ. لە بینی خۆمان و خوای خۆمانە هەمیشە دوعای خێر بۆ برا موسڵمانەکانمان بکەین. واللهی